سڵەوتان لێ بێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی ناسنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا، و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن. لەم ڤیدیۆشدا باسی بەشێکی بەرگی یەکەمی کتێبەکە دەکەین و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە، و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکەن. لە دوای ئەوەی کە ئاوڕمدایەوە حەسقیل دیار نەما بوو، دووبارە ڕوون کردەوە سەسیل، کەسی ئەویش دیار نەما. خەفەت دایگرتم، نەمدەزانی چی بکەم و هیچیشم لە دەسەڵاتدا نەبوو. نەمدەزانی خەفەتی حەسقیل بۆ خۆمیان هێرو. لە دڵی خۆم داوتم ئەوە کەی معقولە من خەفەت بۆ جنۆکە بخۆم. پاشان زۆر بێتاقەت بووم و کورد و تەنی گەیشتمە ئەو پەڕی. لەو کاتەدا بیرم کردەوە کە تەنها خودام هەیە. پاشانیش عەلی یەمەنی. تەلەفۆنم کرد بۆ عەلی، هەڵی نەگر، بۆیە نامەیەکم بۆ ناردوو. وتم عەلی لەکوێیت؟ زۆر کارم پێتە. چوومەوە بۆ ماڵ و دوای نیو کاتژمێر عەلی نامەیەکی ناردبوو نووسی بووی. من چوومەتەوە بۆ یەمەن. ئێستا لە یەمەنم و 7 ڕۆژی تریش دەگەڕێمەوە. منیش بۆم نووسی ژمارەی یەمەنتم بۆ بنێرە، زۆر کارم پێتە. ئەویش نووسی بووی، بۆ دیارە ئازیزم بۆ مارە دەکەی. منیش بۆم نووسی بابەتەکە لەوە گرنگترە. خێرا خۆی تەلەفۆنی بۆ کردم. لە ڕاستیدا بۆ 3 مانگ دەچوو کە وەڵامەکەم دابەوە پێی کە باوکی ئازیز چی وتووە، بەڵام ئەو هەردەی وت بەڵکو بەردەوام هەوڵم بۆ بدەیت. منیش بە سادەی وتم باشە، وای زانی بۆ وەڵامەکەی وەرگرتوتەوە. عەلیش وتی خێر ماکوان چی بووە؟ دیارە مژدەت پێیە. ماکوان نەخێر باسی جنۆکەکانە و حەسقیلیش موسڵمان بووە، کێشەی بۆ دروست بووە. دەمەوێت لەو بارەیەوە قسەت لەگەڵ بکەم. ژمارەکەی یەمەنتم بدەرێ، بە کارتی ئاسمانی قسە دەکەین و هەر زانتریشە. عەلی باشە فەرموو ئەوە ژمارەکەیە. دوای کاتژمێرێک پەیوەندیم پێوە کردەوە و هەموو باسەکەم بۆی باس کرد. عەلی جاڕاست دەکات یاخود نا؟ ماکوان نازانم، من علمی غەیبم پێ نییە. عەلی مەبەستم ئەوەیە دەبێت بزانی کە ئەوان زۆر درۆ دەکەن، نەوەکو ویست بێتی قسە لە تۆ دەربهێنێت و فێڵێکی تری ئەوان بێت لە تۆ. ماکوان ئەخی عەلی ئەزانی بۆچی پەیوەندیم پێوە کردیت؟ بیرتە جارێکیان وتت شێخێک هەیە پەیوەندی لەگەڵ جنۆکەی موسڵماندا هەیە و خۆشت وتت قسەم لەگەڵ کردوون و سەلامیان لێ کردووی. جا بزانە لە ڕێگەی ئەوانەوە هەموو حەسقیلمان بۆ نادۆزنەوە، هیچ نەبێ هاوکاریەکی بکەن. ئەوە هەموو کارەکەی منە. عەلی ڕاستەوا بوو، هەموو هەوڵێکی خۆم دەدەم. لە پاشاندا من کە گەڕامەوە ماڵەوە ماوەیەکی زۆر ژیانی ئاساییم بەسەر دەبرد. ڕۆژێکیان کاک موستەفا پەیوەندی پێمەوە کرد و وتی ماکوانگیان ئۆتۆمبیلەکەم و خانووەکەم و هەندێشتی ترم هەبوو فرۆشتومە، تەنها شوقەیەکم لێ کڕیوە و کردومە بە ناوی ئازیزەوە. 140,000 دۆلارم هەیە و دەمەوێ هەمووی بکەم بە خێر و بیبەخشم. جاچی لێ بکەم و چۆن بیدەمە دەستت؟ ماکوان واتە مەبەستت 14 دەفتەرە وایە؟ موستەفا بەڵێ وایە. ماکوان قسەیەک بکەم عاجز نابی؟ موستەفا فەرموو کاک ماکوان. ماکوان باشە کاک موستەفا، خۆ سەرخۆش نیت و دەستت دابێتەوە مەشروب بۆ ئەم قسانە دەکەی. موستەفا بە پێکەنینەوە ماکوان گیان گەر باوەڕ ناکەی فەرموو قسە لەگەڵ سەیران بکە. ماکوان پێم خۆشە با مەرحەبایەکشی بکەم. دوای چۆنی و چاکی و پرسینی هەواڵی
وتم سەیران خان ئەوەی کاک مستەفا باسی دەکات ڕاستە یاخودنا؟ سەیران: بەڵێ ماکوانگیان قسەکانی تەواوە، ماڵی ئێمەی کاول کردو و ئەوە حاڵ و گوزەرانەکەمانە، دەڵێ هەمووی دەبەخشم لە پێناوی خودا و ماکوانیش با وەکیلم بێ. ماکوان: کاک مستەفام بدەرێ با قسەی لەگەڵ بکەمەوە. آخر کاک مستەفا تۆ نابێ هەمووی ببەخشی، تۆ پێم بڵێ بەشی ماڵ و منداڵت لێداناوە یاخودنا، زوڵم لە خێزانەکەت مەکە. مستەفا: بەڵێ بەشی هەمویانم داوە بە زیادەوە، ئەمە بەشی خۆمە و لە هەمویان کەمترم بۆ ماوەتەوە، من بەشی خۆم دەکەمە خێر و کەس بۆی نییە قسە بکە، ئەگەر هاوکاریم ناکەی بە یەکێکی تر دەڵێم. ماکوان: جا قوربان من لە خزمەتتاندام، چەند پرۆژەیەکت پێ دەڵێم، ئەگەر بە قسەم بکەی تا قیامەت خێرت پێدەگا، ئەگەر بە قسەم دەکەی لە ئەوروپا بیکە مزگەوتێک و ئەگەر بە قسەم دەکەی لە ئەوروپا بیکە مزگەوتێک و دەبێتە سەدەقەیەکی جاری، یاخود بیدە چاپخانەیەک و دەینێرینەوە کوردستان و لەوێ تەنها پەرتووکی ئیسلامی و شەرعی پێچاپ دەکەین، ئەوەش هەر سەدەقەیەکی جاریە، یاخود بینێرەوە بۆ نەخۆشخانەی هیوا یان ئەیدەینە منداڵانی هەتی و لە کوردستان. نەیهێش قسەکەی ترم بکەم. مستەفا وتی: ئەوە تۆم کرد بە وەکیل، بیکە بە مزگەوتێک لە نەرویج. دوای خواحافیزی تەلەفۆنی داخستەوە، منش قسەکەیم بە هەند وەرنەگرت و زۆریش گوێم پێ نەدا. ڕۆژێک چووم بۆ ئۆسلۆ بۆ سەردانی هاوڕەکانی خۆم و لە دوکانی شیرینیەکی ئێرانیدا لامدا و دەستم کرد بە شیرینی و قاوە خواردن و هەر خۆم بووم و چاوەڕێی کوڕێکی هاوڕێم دەکرد. کەسێک هاتە ژوورەوە و سڵاوی کرد و تەماشای دەکردم. هاتە پێشەوە وتی: جەنابەت کاک ماکوانی؟ ماکوان: بەڵێ. لەبەری هەڵسام و خوڵقم کرد، دانیشت و قاوەیەکم بۆ بان کرد لەگەڵ هەندێک زلوبیا و بامێ و شیرینیەکی دیکە. عەرزم کرد کە جەنابتان کێن، لەکوێ بە خزمەتی یەکتر گەیشتوین؟ کەسەکە: من ناوم سەریاسە و ساڵی 2002 هاتمە نەرویج. ئێوارەیەکی زۆر سارد بوو لە وێزگەیەکی شەمەندەفەر. هاتم لێم پرسید کە عەرەبی یاخود کوردی؟ تۆ ژوتت فەرموو من کوردم. منیش وتم تازە هاتوومەتە نەرویج و نازانم چی بکەم. ئەو ئێوارەیە منت بردەوە بۆ ماڵەکەی خۆت و لەگەڵ پیاوێکی تریش دەژیای کە ناوی کاک مەلا یاسین بوو. ماکوان: ڕاست دەفەرمووی من هەر بیریشم نەما بوو. دەی ئێستا چۆنی شکر بۆ خودا، ئیقامەت وەرگرتووە یاخودنا؟ سەریاس: بەڵێ وا چەند ساڵێکە ڕەگەزنامەی ئەم وڵاتەم هەیە و ژنم هێناوە و 2 منداڵیشم هەیە. سوپاس بۆ خودا. ئەزانی کاک ماکوان من جاروبارش لە پاڵتاک گوێت بۆ دەگرم؟ ماکوان: ڕاست دەکەی، خۆشحاڵ بووم. ئەی تۆ لە ئۆستۆ دەژی یاخود شارەکانی تر؟ سەریاس: نەخێر، لە شارێکم نزیکی بێرگن. بەسەردان هاتوومەتە ئۆسلۆ و مزگەوتەکان دەگەڕین. لەو شارەی ئێمە کڵێسایەک هەیە، شارەوانی دەیفرۆشێ، کەس ناسێتە ناوی و کڵێساکە ئەندامی نەماوە. داوای 3 ملیۆن کڕۆنی لێ دەکەن و مزگەوتە کەشمان لە گەڕەکێکدایە کە خەڵکی ئەو گەڕەکە دەڵێن نابێت لەو گەڕەکەدا مزگەوت هەبێ، بیناکەشی کرێیە و ئەگەر مانگی داهاتوو سۆڵی نەکەین ئەوە دەرمان دەکەن. جا هاتووم بۆ ئۆسلۆ لەگەڵ هەندێک برای تردا لە سۆماڵی و عەرەب و ئەفغانی و چیسانی و بۆستنی، ئەویش بۆ کۆکردنەوەی پارە لە ئۆسلۆ. خۆشمان ئەهلی مزگەوتەکان نزیکەی ملیۆنێک کڕۆنمان هەیە، کڵێساکەش کراوەتە موزایەدەوە و ئێمەش دەتوانین ملیۆنەکە دابنین و وەری بگرین. بەڵام کابرایەکی نەرویجی کە نازی و ڕەگەز پەرستە دەڵێ من دەیکڕم و 2 ملیۆن کڕۆن دادەنەم بۆ ئەوەی نەیکەن بە مزگەوت و بیکەن بە بازار. جا ئێمەش ئەو کێشەیەمان هەیە. ماکوان: یەک خولەک پەلە مەکە، بزام هەموو پارەکەتان بۆ دابین ناکەم، بەو مەرزەی مزگەوتەکە ناو بنێن مستەفا. سەریاس: حەز دەکەی ناوی دەنین ماکوان؟ ماکوان: نا، مستەفا بەلامەوە گرینگە چونکە ناوێکی پیرۆزە و ئەو کەسەشی کە پارەکە ئەداد ناوی مستەفایە. جارێ با بزانم پارەکە ماوە یاخودنا؟ سەریاس: کاک ماکوانم قسانت بەڕاستە؟ هەر زۆر بەڕاستمە و بەجددیمە. پەلەمەکە با هەڵی بگرێ. 2000 زەڕسم لێدا هەڵی نەگر، منیش بێ هیوا بووم. ماکوان: بەداخەوە ڕێک نەکەوت ئێستا وەڵامت بدەمەوە، بەڵام کەسێک هەیە خێر دەکا، بەو دەڵێم و وەڵامت بۆ دەگەڕێنمەوە، ژمارەکەتم بدەرێ. سەریاس زۆر خۆشحاڵی دەربڕی و بانگی ڕەفیقەکانی کرد بە تەلەفۆن. هاتن و ناساندمی بە هەمویان و سۆماڵێکی ڕەفیقی سەریاس پێشتر ڕەفیقی خۆم بوو کە پێشتر لە کەمپەکەدا پێکەوە بووین.
باوشمان کرد بە یەکدا و زۆر خۆشحاڵی خۆی دەربڕی. ئەحمەد سۆماڵی وتی من و ماکوان لە باکووری نەرویز بەیەکەوە مزگەوتێکی ترمان دروست کردووە. خۆشحاڵیم بۆ ئەحمەد دەربڕی کە حافظ قورئانە و کوڕێکی زۆر بەڕێزە. لەم قسە و باسانە دەبووین لە پڕ تەلەفۆن لەلایەن کاک مستەفاوە کرا. باسی ئەوەم بۆ کرد کە دەیانەوێ مزگەوتێک بکڕن و ئێستا لای من داوەستاون و محتازی پارن. تۆش دەڵێی چی؟ لەسەر بەڵێنەکەی خۆت ماوی کاک مستەفاگیان؟ ماکوانگیان پێیان بڵێ با ئێستا بێن، پارەکەش ئامادەیە. ماکوان: زۆر باشە، ئێستا دەینە خزمەتت و هاوکاری تەواویان بکە. مستەفا: تۆ بەنیازنی لەگەڵیان بێی؟ ماکوان: من ناتوانم، بەڵێنم داوە بە برایەک و دێت بۆ لام. مستەفاش وتی ئەگەر تۆ نەیی پارە نادەم بە هیچ کەسێک. برادەرەکانش هەمویان وتیان ماکوان وەرە لەگەڵمان، خودای گەورە کارەکەمانی ئاسان کردووە. منیش بە کاک مستەفام وت باشە دێم و لە خزمەتتان دەبم. ئاگادار بن 3 ئۆتۆمبیلین جێگەمان دەبێتەوە لە ماڵەکەتاندا یاخودنا. مستەفاش وتی بەڵێ جێگە زۆرە، بێخەم بە. ماکوان: ئەدرەسی ماڵەکەتان بنێرە بزانم لەکوێدایە. مستەفا: هەر ئێستا دەینێرم. ئێمەش کەوتینە ڕێو. ئەحمەد سۆماڵی و سەریاز هاتنە لای من. چوینە ماڵی کاک مستەفا و سەیران خان نانێکی خۆشی دروست کرده بوو. کاک مستەفا پارەکەی هێنا و کردیە کۆشی من و منش دامە ئەحمەد سۆماڵی و لە بەرچاوی هەموو ئیدارەی مزگەوتەکە و ئەو چەند کەسە پارەکەیان ژمارد و وەسڵێکی مۆرکراوی ئیداری مزگەوتیاندایە دەست کاک مستەفا. سوبحان الله، کەوتم مزگەوتەکە ناو دەنین مستەفا لە خۆشیدا دەستی کرد بە گریان و منیش باوەشم پێدا کرد. ئەحمەد وتی ئەمساڵ لەگەڵ قافڵەی خۆمان بەیەکەوە دەچین بۆ حەج وەک دیاری مزگەوتی مستەفا. لە ڕێگادا باسی ژیانی مستەفام کرد بۆ ئەحمەد سۆماڵی و سەریاز. ئەوانش سەفەرێکی حەجیان بۆ ڕێخست بە دیاری. ماڵ ئاواییمان کرد و بە سەیران خانیشم وت دەنگ و باسی هێرۆ چۆنە، سەردانتان دەکات یاخودنا؟ سەیران خانیش وتی هیچ ئاگام لێ نییە، ئەوەندە نەبێت کە دایکی وتویەتی زۆر نەخۆشە. زارێک ئازیز ڕۆشتبوو بۆ لای، بە ئازیزی وتبوو ئیتر مەیە بۆ لام و دەریشی کردبوو. ماکوان: ئەی ئازیز چۆنە لەگەڵ نوێژەکانیدا باشە یاخودنا؟ سەیران: هەر خەریکی میوزیک و جیقە جیقە، بە زۆر نوێژی پێدەکەین، ئەگەر ناخۆی نایکە، ئیتر ئاوایە. ماکوان: چۆن ژمارەی تەلەفۆنی هێرۆم دەست بکەوێ؟ ئەو ژمارەی لای منە داخراوە. سەیران خان: بۆت پەیدا دەکەم ئینشاءالله. ئیدارەی مزگەوتی مستەفا پێش من دەرچوون و ڕۆشنەوە بەرەو شاری بێرگن، چونکە شارەکەی ئەوان 8 کاتژمێر لە شارەکەی ئێمەوە دوورە. منیش 20 خولەک دوور بووم، بۆ یەکەمێک مامەوە لە پارکی شوقەکاندا لەگەڵ کاک مستەفا و سەیران خان. وتم کاک مستەفا چی وای لێ کردی ئەو هەموو پارەیە ببەخشی؟ مستەفا: ماکوان لەوەتەی من بیرم بێت هەمیشە پارەم هەبووە. لە ساڵی 1996 ئەوەی بینیومە لە سلێمانی بۆتی باز دەکەم. شەوێ خەوم بینی بە تۆوە و لە خەونمدا لە ماڵە کۆنەکەمان بووین کە فرۆشتم. لەوێ وتت مستەفا چیت هەیە بیفرۆشە بۆت دەکەم بەخێر. ڕۆژان ڕۆیشت و لە ساڵی 2014 بە ئەمری خودای گەورە تۆم لەو ماڵی خۆماندا بینی. چەند مانگێک لەمەوبەر خەونەکەم هاتەوە یاد و ئەو خەونەم بیرکەوتەوە کە لە ساڵی 1996 بینی بووم وێ بڕیارمدا خەونەکە بهێنمەدی. ماکوان: ڕاستە کاک مستەفاگیان، ئەوە خەوی قەدەریە. مرۆڤ ڕۆحی لەگەڵ قەدەریدا تێکەڵ دەبێ و زۆر جار ڕووداوێک بە خەو دەبینێ، دواتر دووبارە دەبێتەوە لە واقعدا. دوای ماڵ ئاوایکردنم لە ماڵی کاک مستەفا سواری ئۆتۆمبیلەکەم بووم بەرەو ماڵی خۆمان. لە ڕێگادا پیاوێکم بینی زۆر لە باوکم دەچوو. منیش باوکم لە ساڵی 1992 کوژراوە، خوای گەورە بە شەهیدی قبول بکە. منیش نەسوبوومە سەر زادەی خێرا، هەر لە کۆڵانەکانی شارەکەی ماڵی کاک مستەفا بووم. ئۆتۆمبیلەکەم هێواش کردەوە و دەموچاوی باوکم بوو. لە خۆشیدا دابەزیم باوەشی پێدا بکەم. بە نەرویزی وتی ببوورە، من و تۆ یەکتری دەناسین یاخودنا؟ منیش بە کوردێکی خۆم وتم کاکە ئەوە تۆی؟ چونکە من بە باوکمم دەوت کاکە. پاشان وتم من ماکوانم. ماکوان. کابراکە لە باوکم دەچوو. بە نەرویزی وتی تێناگەم دەڵێیسی، چیت لە من دەوێ؟ منیش بە زووی دەستم کردەوە بە قسەکردن بە نەرویزی و وتم ببوورە، وامزانی کەسێکی خۆمی، هەڵە تێگەیشتە بووم. ئەوم بەجێهێش بڕۆمە ناو ئۆتۆمبیلەکەم.
تەماشام کرد کەسێک لە پێشی ئۆتۆمبیلەکەم دانیشتووە. منیش بە پەلە ڕام کرد. تەماشام کرد خاڵە حەسقیلە. لە خۆشیدا وتم حەزە گیان ماوی؟ خەریک بوو بە هەڵە لە دەرگاکەی ئەوەوە سەرکەوم. تاسوومە شوێنی خۆم و دانیشتم. وتم بێنە ماسێکت بکەم. ماڵت ئاوا بێ ئەزانی چەندە پەرۆشت بووم؟ حەسقیل: ماکوان تو دوو چاود لەسرە، چاوی هەواڵگیری ئەوروپا و چاوی هەرچی خوانە ناسی لای ئێمەیە. منیش دوو منداڵم دەستی بەسەردا گیراوە لەلایەن ئەو گروپەی کە پێشتر کارم بۆ دەکرد. ناوی زولا زولایە. خوای گەورە پاداشتی شێخ وەزدی بداتەوە کە چەند هاوڕێیەکی ئێوەی ناردووە بۆ لام و ئێستا لای ئەوان قوتابیم و چەند منداڵێکی تریشم دەرباز بوون. بۆ ئەوە هاتووم تا پێت بڵێم هەڵ نەخەڵەتەی. ئەویش ئەوەیە هەر کات منت بینی هاتم بۆ لات بۆ دڵنیای خۆت ئایەتل کورسی بخوێنە. ئەگەر خۆم بووم ئەوە ناڕۆم، چونکە ئەو گرێ و قوفڵە سوپاس بە خوددا لەسەر من لاچووە. پێدەچێ ئەو شێوەیە کە من بەکارم هێناوە ئەوان بەکاری بهێنن و هەڵت خەڵەتێنن. ماکوان: ئەی خوددا پاداشت بداتەوە حەسقیل گیان. واتە ئێستا بە ئیسلام تۆ کۆدەکەت شکاندووە و ڕاناکەی بە ئایەتل کورسی. ئادەی با بیخوێنم. ئایەتەکەم خوێن، تەماشا دەکەم لە جێگاکەی خۆیەتی و مل با ئەدا. وتم ئەی هەزار جار سوپاس بۆ خوددا. حەسقیل: ماکوانگیان ڕاستی دەوێ من ناوم حەسقیل نییە، بەڵکو من ناوم هومە. ئێستا شێخ وەزدی و هاوڕێکانی خۆم ناوەکەیان گۆڕیوم بە عەبدولڕەحمان. ماکوان: کەواتە خاڵە عەبدولڕەحمان ئێستا توی بە برای جنۆکەمان. باشە ئەی ئەم شێخ وەزدیە کێیە؟ عەبدولڕەحمان: ئەمە مامۆستای شێخ داود محەممەد فەرحانە، ساحیری گەورەی یەمەنە، ئەوەی کە تەوبەی کرد. عەلی یەمەنی هاوڕێت باسەکەی بۆ باس کردوویت. هەندێک هاوڕێی هەبوو لە ئێمە ناردبووی بۆ هاوکاریکردنی من. ماکوان: ئەی چۆن تۆیان دۆزیەوە؟ عەبدولڕەحمان: لە ڕێگەی جنۆکە موسڵمانەکانی نەروێج و بانگەوازی موسڵمانەتی نێوان خۆمان. بۆ زانیاریت ئازاترین گەل و هۆز لە نێو ئێمەدا موسڵمانەکانن، چونکە هەموو شەیتانەکان لێیان دەترسن. سیستەمێکی جیاوازمان هەیە لەگەڵ ئێوەدا. ئەوان هۆکارێکی باشن بۆ ترساندن و وەستاندنی شەیتان. ماکوان: ڕاست دەکەی عەبدولڕەحمان، ئەی من چیم پێ دەکرێت تا لە خزمەتتاندا بم؟ عەبدولڕەحمان: هاتووم ئیتر ماڵ ئاوایت لێ بکەم و نامبینیتەوە نە لە دونیا و نە لە قیامەت. ماکوان: بۆچی لە قیامەت ناتبینم؟ ئەی ئەگەر خودای گەورە بمان خاتە بەهەشت خۆ لە ناو ناچی. عەبدولڕەحمان: خودای گەورە لەم دنیا ئێوەی وا دروست کردووە کە ئێمەی جنۆکان نابینن. لەو دنیا وا تا قیامەت شتەکە پێچەوانە دەبێتەوە. ئێمە دەبینن، بەس ئێوە نابینین. ماکوان: وەڵا ئەمە خۆشە. چۆن خودای گەورە کەڕەمی کردووە تۆم بینیوە، هەر بە پشتیوانی خۆشی دێمەوە خزمەتت لەولاش. خودای گەورە لە ئەهلی بەهەشت بمانگێڕێت و زۆر خۆشحاڵ بووم بەناسینت. برام خۆت دەزانی من ڕۆژنامە نووسم و حەزم دەکرد زانیاری زۆرم لێوەربگرتیتایە تاوەکو بۆ خەڵکیم بڵاو بکردایەتەوە. هەر چۆنێک بێت زۆر خۆشحاڵ بووم کە جنۆکەیەکی برام هەیە و سڵاوم بگەێنە بە جەماعەتی خۆتان. جار و باریش سرم لێ بدەن خۆشحاڵ دەبم بۆ ئەوەی هەز بە بوونتان بکەم. پاشان ئەیسی دەکەیت و بەسیەوە خەریک دەبی کاک عەبدولڕەحمانی برام. عەبدولڕەحمان: ئەمەوێ ژیانێکی دیندارانە بەسەر برم و خەریکی بەخێوکردنی ماڵ و منداڵ و ژیان و بژێوی تایبەتی خۆم بم. ماکوانیش بە پێکەنینەوە: ئەگەر کاسبیەکی باشت دەستکەوت بەیەکەوە بزنسێکی باش دەکەین. عەبدولڕەحمان: من دەڕۆم ماکوانگیان ئۆتۆمبیلەکەت بوەستێنە. بیرم سو پێت بڵێم ئەو کەسەی کە لە باوکت دەچوو هاوڕێیەکی خۆمانە. ئەویش بۆ ئەوەی ڕابوەستیت ئەو کاری لە پێش چاوت کرد وە سڵاوی هەیە بۆ زانیاریشت حافظ قورئانە. ماکوان: بەسەر چاو ئێستا لە جێگایەکی شیاودا سیارەکە دەوەستێنم. زۆر خۆشحاڵ بووم عەبدولڕەحمانی برام. ئۆتۆمبیلەکەم وەستاند و دابەزین. پێم وت ئەتوانین باوەش بکەین بە یەکتردا؟ عەبدولڕەحمان: بەڵێ ئاساییە، بەڵام ئەم پەیامم بگەێنە بە هاوڕێکانی خۆت. ئێوەی مرۆڤ بۆ ئێمە زۆر باشن و خاوەنی زانست و زانیاری زۆرن. زۆرێک لە ئێوە بەبێ ئەوەی بە خۆتان بزانن سەدان جنۆکەی وەک ئێمە موسڵمان دەکەن. لە قیامەتدا ئەجر و پاداشتەکەی دێتە سەر میزانی حەسەناتتان. ماکوانی برام ڕەزیل مەبن لە بانگەوازی ئیسلامی، ئەوەی بە باشی دەیزانن بیڵێن، ئەگەر بە تەنهاش بوون هەر بیڵێن. ئەگەر مرۆڤەکان گوێیان لێ نەبوو ئەوە دڵنیابن ئێمە گوێمان لێیە. ماکوان:
چۆن شتی وا دەبێ؟ واتە ئەگەر بە تەنهاش بووین قسە بکەین گوێتان لێیە؟ عەبدوڕەحمان: من یەکێک لە جنۆکەکانی نەرویز بۆی باس کردم کە تۆ لە کاتی خۆ ئامادەکردنت بۆ کۆڕێک کە چەند جارێک دووبارەت کردوتەوە لە ماڵی خۆتاندا بە هۆکاری ئەوە موسڵمان بووە. بزانە چەندی تریش موسڵمان بووە کە تۆ هەر ئاگاد لێی نییە. لە قیامەت بە چاکە بۆ تۆ دێت و دەچێتە سەر میزانی چاکەکانت. ماکوان: الله ئەکبەر الله ئەکبەر، ئەوە نیعمەتە بەڕاستی، بە ئاشکرا هەر خێرە، بە تاقیکردنەوە وتار و پرۆڤا هەر خێرە، جنۆکە موسڵمانیش دەبێت هەر خێرە. الله ئەکبەر لەم نیعمەتە. عەبدوڕەحمان: ماکوانگیان خواد لەگەڵ، ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وەبەرەکاتوه. ماکوان: پەلە مەکە وعەلەیکم ئەسەلام، ئەڵێ بەسەر ئاگرەوەیت، ئەتوانم هاوڕێکانت ببینم؟ حەز دەکەم تەعاروفێک بکەین لەگەڵیاندا. عەبدوڕەحمان: ماکوانگیان زۆرن لێرەدا شیاو نییە بیان بینی. ماکوان: ئەی کوێ شیاوە بۆ ئەوەی بیان بینم؟ عەبدوڕەحمان: بڕۆ بۆ دۆڵەکەی نێوان ساربرسپۆرگ و ئاشیم، لەوێ لای چەمەکە ڕاوەستە و ئۆتۆمبیلەکەت بەرە خوارەوە بۆ لای چەمەکە و ڕایگرە. ئازانی مەبەستم کوێیە؟ ماکوان: نەخێر نازانم مەبەستت کوێیە. سەرکەوە لەگەڵم پێم بڵێ بەیەکەوە دەچین. ڕۆشتین تاگەیشتینە ئەو جێگایە، چوومە خوارەوە بۆ لای ئاوەکە و کەناری ئەو چەمە گەورەیە. هەرکە دابەزیم عەبدوڕەحمان وتی: تەماشای چیا و دۆڵەکە بکە و سەرنجی کەنار ئاوەکە بدا بە جوانی. سوبحانەڵڵا، ئەوەی من بینیم سوپایەک بوو. دەهاتن و دەچون و فریای دەستبەرزکردنەوە نەکەوتم بۆ سڵاوکردن، هەر ئەوەندە وتم سەلام و عەلەیکم. ئەو دۆڵە پڕ بوو لە وەڵامی وعەلەیکم ئەسەلام وەڕەحمەت الله وەبەرەکاتوه. ئەو کەسەشم بینی کە لە باوکی خۆم دەسوو. بە عەبدوڕەحمانم وت پێی بڵێ بێ بۆ لام، دڵم پێی دەکرێتەوە. عەبدوڕەحمان بانگی کرد تا هاتە لام و شتێکی زۆر عەجیبی پێم وت. عەبدوڕەحمان: دەجال کوڕی شەیتانە و بەردەوام زیندووە و ماوە، کاتێک مردوو زیندوو دەکاتەوە مردووەکان نین، بەڵکو جنۆکەکانن، وەک ئەم کەسە کە لەسەر شێوەی باوکی تۆیە و لە ڕاستیدا خەڵکی هیندستانە. ئەمانەی دەیبینی هەمویان موسڵمان و پیاو چاکن. جنۆکەکەی کە لە باوکم دەچوو هاتە لام و سڵاوی کرد. منیش دڵم پڕ بوو لە گریان، دەستم کرد بە گریان و فرمێسک بە چاوما دەهاتە خوارەوە. پڕ بە دەنگم هاوارم کرد با بەگیان. لە تاو گریانەکەم سرم داخست و چاوم گرت و دەگریام. سرم بەرز کردەوە، کەس لە دەورم نەمابوو. ئای ئەوەندەی تر خەفەتم خوارد. بیرم نەبوو پرسیاری سەسیل بکەم بۆ ئەوی بزانم بەنیازن چی بەرامبەرم بکەن. گەڕامەوە بۆ ماڵەوە و ئەوەندە گریام ناو ئۆتۆمبیلەکە چاوم ئاوسا بوو. خێزانم وتی ئەوە چاوت بۆ ئاوساوە. منش پێیم وت لە حێمم کردووە بۆیە وام لێ هاتووە. ماوەیەکی زۆر ژیانم ئاسایی بوو. ئێوارەیەکی درەنگ تەلەفۆنیان بۆ کردم. وتیان ماکوان باپیرت وەفاتی کردووە. منیش زۆر بێتاقەت بووم، بۆیە چوومە دەرەوە لە ماڵ و دەستم کرد بە پیاسا بەناو شاردا. پیاسم دەکرد لە ناو پارکێکی گەورە و دەمویست لە پارکینگی ئۆتۆمبیلەکانەوە بگەڕێمەوە بەرەو ماڵەوە و قەت بڕی بکەم. لە پڕ 2 ئۆتۆمبیل و 6 ماتۆر سوار بە پێکەنینەوە خۆیان کرد بە پارکەکەدا و لە دەوری من وەک دیوار وەستان. لە پشتیشمەوە هەردوو ئۆتۆمبیلەکە وەستان. ڕێگەیان بە من گرت و منیش سەرەتا هیچم نەوت، تەنها ویستم ڕێگاکەم بگۆڕم. بەڵام دیار بوو دوانیان بەرەو ڕووم هاتن و هەموو گیانیان وەک پەرتووکی وێنە کێشان تاتۆ بوو. خێرا دەستم دایە قایشی پانتۆڵەکەم و سەری قایشەکەشم ئاسن بوو. کرمەوە قایشەکەم بە دەستەوە گرت و یەکێکیان هاتە پێشەوە بووم. قایشێکم لێیدا هاواری لێ هەستا و ئەوەی تریان ڕای کردە دواوە و چوو لە ناو ماتۆڕەکەیدا تێڵایەکی دەرهێنا و 4 نەفەری تر لە ناو ئۆتۆمبیلەکە دابەزین و منیش ئەوەندەم بۆ کرا تەلەفۆن دەربهێنم و تەلەفۆن بۆ پۆلیس بکەم. خەریک بووم پەیوەندیم بە پۆلیسەوە دەکرد، بەڵام ئەو کەسەی قایشەکەم لێیدا بوو قاسی گرتم و دامی بە زەویەکەدا. منیش قایشێکی ترم تەیسرەوان ئەوەنی تر وێرانم کرد، بەڵام تەلەفۆنەکەم لە دەست پەڕی. هەرچیش تەماشا دەکەم دەرفەتی ڕاکردنم نییە و تەنیشتم بە تەلبەند گیراوە. لەسەر خۆ نزیکی 2 ماتۆر سواریان بوومەوە، بەڵام لەسەر ماتۆڕەکانیاندا نەبەزین. وتم بەسەر ئەواندا باز دەدەم و ڕادەکەم، بۆیە قایشەکەم هەڵسوڕاند و ئاراستەی ڕۆشنەکەم گۆڕی بۆ ئەوەی سەریان لێ تێک بدەم. نزیکیان بوومەوە، ویستم خۆم هەڵبدەم بە سەریاندا، بەڵام هیچ نەجوڵان. یەکێکیان سپڕایەکی دەرهێنا و
ڕۆ دەم و چاوم پرژاندی. قاسم قورس بوو. ئاگام لێ بوو بە قایشەکەی خۆم قاچیان بەستم و دوو قایشیان تێ هەڵدام. بەڵام شتە سەیرەکە ئەوە بوو هیچ هەستم بە ئازار نەکرد. هەستم دەکرد وەک خەونێکە. بەڵام منیان خستە پشی ئۆتۆمبیلێک و دەرگایان لێم داخست. چەندێک بێهۆش بووم نازانم. دوای ئەوەی چاوم کردەوە سرم زۆر قورس بوو. هەروەها ئەوەندە ئازاری هەبوو چاوم هەڵ نەدەهات. بارودۆخیشم خراپ بوو. لێرەش چیرۆکەکە ڕادەگرین. هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. هیوادارم ڤیدیۆکەمان جێگەی ڕەزامەندی ئێوەی ئەزیز و خۆشەویست بوو بێت. ئەگەر ڤیدیۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایپی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایپەکەش چالاک بکەن. وە لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەینەوە. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.